کۆمەڵگەی کوردستان و کۆمەڵگەی عێراقیش لە دوای 2023 هێشتا تاوەکو ئەم دقەیەش کە من و تۆ قسەی تیاکەین نەمەی حاڵەتێکی نۆرماڵی کۆمەڵگەیەکی سەرمایەداری وەربگرێ. هەموو ئەمڕۆیان بەسبەی نێفسپاردوە. کوردستان لە 91ەوە لە نێو قەیرانی دەسەڵاتی یەکێتی و پارتیا دێتەوە چێت بێژگە لە حکوومەتی مەرکەزی. هەمیشە هەر لە قەیران نەبووە، هەمیشە هەر هەڵواسرایی سیاسی بووە، هەمیشە ئەم لە ئەزمەیە بوو. دەورەیەک بە 4 ساڵ بە شەڕی ناوخۆ بەسەریانەوە بردو. دوایی وردە ئەمریکا فشاریان بۆێنێ. بەڵام قسەکەی منەوەیە کە معلومەمانە لە دوای 2023 خەریکن سیستمێک ڕاهێنەکەن دامەزێن. قسەکەی منەوە نەبوو کە ئەزمەکە ئەزمەیەکی سیاسی بینی ئەمانەیە، بەڵام آخر ئەزمەیەکی سیاسی لە بناغەدا ئەزمەیەکی ئابووری هێناوێتی پێشەوە. بەڵام تۆ بێ بزانی هەر حزبێکی سیاسی دیاری کراو، هەر سیستمێکی ئابووری دیاری کراو، هێزێکی سیاسی دیاری کراو نوێنەرایەتیەکە. لە سەردەمی بەعسا حزبی بەعز نوێنەری سەرمایەداری بوو، لە سەردەمی یەکێتی و پارتیا ئێستا سیستمێک دەسەڵاتێک کە دروستیان کردووە بە شکلی کۆمپانیا و ڕایاڵوپۆیان دانا و ئەم هەموو میلیاردێرەی هەڵتۆقانوە یەکێتی و پارتی نوێنەرایەتیەکەن. ممکن نییە ئاڵوگۆڕێک لە کوردستانە بەدەست بێت ئەگەر لە بەفلتەری لە دەستوەرگرتنی دەسەڵاتی سیاسی لە یەکێتی و پارتیا نەڕوات. ئیمکانی نییە. من ئەزانم کە ممکن نییە تۆ بتوانانی ئاڵوگۆڕێک لە ئاڵوگۆڕێکی ڕیشەی ئەوەی کە تۆڵی ئاڵوگۆڕێکی ڕیشەی لە کوردستانە پێک بێنی باشە، بەڵام نەتوان بە ڕووخاندنی یەکێتی و پارتیا لە بیدایەتەوە نەڕوە. ئیمکانی نییە شتە. بۆیە ئەوانن بە هێزی چەک، بە ئیمکانات، بە میدیا، بە تەلەڤیزۆن، بە ڕۆشنبیرانی بە کرێگیراو، بە چوزانم، بە مزگەوت و مەلا و دین، بە فریوکاری، بە پارە، بە هەموو ئەمانە دەسەڵاتێکیان ڕاگرتووە تا بتوانن ئەم دەسەڵاتە سیاسیە ڕێگە بکاتەوە، بوار بکاتەوە کۆمپانیەکانی نەوتیان، کۆمپانیەکانی گواستنەوەیان، کۆمپانیەکانی دزیهینیان، کۆمپانیەکانی چیمەنتۆیان، کۆمپانیەکانی ئەمانیان بچەرخێن لەسەر بێکارکردن، لەسەر بەهرەکێشی هێزی کاری هەرزانی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان تا جێگەوانی کە لەسەر کار لەسەرەوە هێزێک هەیە بە قودرەتی چەک و میلیشیا ڕاوەساوە. ئەم هێزە حیفاظە دەکات لەم هینە بە لەشکرێکی گەورەی چەکدار. کاکەگیان لە کوردستانە بەقەر ئەڵمانیایەکی 80 میلیۆنی بەس چەکدار هەیە. لە کاتێک ئەم چەکدارە بەرامبەر بە لەشکریێشی تورکیا خۆ هیچ شتێکیشی لە دەست نایە، بەرامبەر بە تۆپبارانی جمهوری ئیسلامی هیچی لە دەست نایە، بەرامبەر بە هێرشی حەزبی هیچی لە دەست نایە. پێشلەشکریان لە دەست دێ. کوردستان دەستکراوە. ئەڵێ پێشلەشکریان لە دەست دێ. ینی بەس بۆ بە سەرکوتکردن و بەرشەقدانی مامۆستا و کرێکار و زەحمەتکێش و خەڵکی بەگیان هاتووە دروست کراوە، بۆ هیچیشکە دروست نەکراوە. لە پەنایانە پایگای جمهوری ئیسلامی هەیە، لە پەنایانە تانک و تۆپی تورکیا هەیە. قسەکەی من مخالف نەبوو بە قسەکەی تۆ، بەس من ئەڵێن دەسەڵاتێکی سیاسی لەسەرەوەیە. تۆ ئەم دەسەڵاتە سیاسیە حیفاظە دەکات لە دەسەڵاتێکە حیفاظە دەکات. من ئەڵێم ئێستا ئەم دەسەڵاتەش دەسەڵاتی یەکێتی و پارتی سیاسیان ئابووریان لە بنبەستێکە و لە سەر ئاسانی داڕمانە، بەس بە چەک وەساوە، بە هیچ شتێکی کە نەوەساوە. من نەزانی چۆنە من یەکشت بڵێم لێرە تاجان، من لەگەڵ ئەو خاڵەیە تۆزێ گۆشەم هەیە، ینی هەستەکەم زۆر ماوەیەکی دوور و درێژەمەوامانەوت کە وەزعیتی کوردستان وەزعیتێکی ئاسایی نییە، بڵین جۆرێک پشێویەک هەیە، چزانم دۆخێکی ناجێگیر هەیە، نامستەقر هەیە، جێژاوێک هەیە. بەڵام لەگەڵ زەمەنە خەسڵەتەکانی حاڵەتە سیاسیەکان ئەوەیە بۆ خوانەکەن بە سیستماتیکە بن. یعنی ئەزانی ئەوەی کە لە کوردستان و لە عێراقا هەیە، ئەوەی لە کوردستانە هەیە لە 91ەوە سیرایەتی کرد بۆ عێراق و لە 2023 عینیشتە. یعنی تقریبا لە 2023 عێراق لاسایی کوردستانی کردەوە، عێراق بوو بەو نمونەیە کە کوردستان هەبوو پێشتر و ئێستا بەو ئاراستەیەشا ڕۆشتۆتە پێشەوە. ئەوەی کە ئەڵێن ئەم دۆخە ناجێگیرەوە ممکنە لێک هەڵۆشێتەوە، نێچەتی و پارتی دەسەڵاتیان لە دەستبەر بێت و کوردستان بکەوێتەوە ژێردەستی دەوڵەتی مەرکەزی ئۆمانە. من تۆزە بە احتیمالێکی دووری زانم مەزانی بۆ لەبەرێ ئەساسەن خودی تەرکیبەی دەوڵەتی مەرکەزی عێراقیش هەر ئەمەیە، یعنی دەوڵەتی مەرکەزی عێراقیش، یعنی من جۆرێک نمونەی هینم بیدێتەوە، نمونەی لوبنانم یەتەوە بەرچاو لە عێراقا، نموزەجێکە لە عێراقا دروستکراوە نموزەجی لوبنانیە. لە 44ەوە لە 43ەوە کە دەستوری لوبنانی نووسراوە و محاسەسەی قائیتی کراوە ئەوانە
لە 43 وەزعی لوبنان نامستەقرە لە 43 وەزعی هەر ناوە بە شەڕی ئەهلی ناوە تێگەچێ انقلابا دەبێ یعنی هیچ کاتێک ئەو وڵاتی استقلالی بەخۆی نەدیوە وەڵامی ترەوە خەریکە بە نزیکەی 70 ساڵ ئەمە حاڵیانە ئەمە حاڵی لوبنان ئەو خەریکە بێ بە 80 ساڵ لوبنان لەو حاڵەتەیە ئەژی من ئەوە بڵێم شەماڵ من پێم وایە ئەگەر بەدیلێکی پێشڕەوی شۆڕژگەڕانی کۆمونیستی سۆسیالیستی نەیەتە پێشەوە یەکێتی و پارتی بۆیان بچێتە سەر ئەم وەزعە 20 ساڵی کە ڕاکێش دقیقاً جا من مەبەستم ئەم نوقتەیە زانی بۆچی چونکە ئێمە یعنی وا ڕاهاتوین لە قەیران کە باسی قەیرانەکەی کورد با بە فریان نەکەوین ئەڕوخێ بەغایە داگیرمانەکاتەوە ئەمانە بە نەزەرم بە دیوێکە ئەمە شەمشێرێکی دوودەمە ڕاستە تۆتوانی بە خەڵکی پێقانەکەی کە بڕۆن کارێ بکەیتەوەە ئایندەی بناڵەکانمان لە دەستین نەکرێت بەڵام دیوەکەی تریشی ئەوەیە گەر ناتوانین دەبا پشتیەکێکی پارتی بگرین یعنی ئێمە لە بینی دووڕیانێکین یا ئەوە تا ئەزانی مەبەستمەوەیە ئەگەر ئێمە دقیقا نتوانین تەقییمێکی ئەم بۆ دروستی ئەم واقعەتانە بکەین و قسەکەمان بێتە سەر ئەوەی کە ئەم دۆخە ئەچێتە پێشەوە ئەگەر دوو احتیمالی هەیە یاوەتا ئێمە ئەتوانین ئەم وەزعە بگۆڕین یاوەتە لەژێر دەستی یەکێتی پارتی دەرەچێت و ئەبێ بەو دۆخەی کە لە پێش 91 وجودی بۆ ئەوانە ئەو دەم هەر ئەمە ممکنە ببێتە دەستەچیلێک بەربەهینێک بە مبارڕێک بە دەستی یەکێتی پارتی وڵە بەتەمان چین هەرێمەکە لە ناوەبەن هەرێمەکە تێگەدەن هەر وەکو ئێستا خەریکن ئەم قسانانە من گومانم لەوە نییە گەرە شرایەتە بێتە پێشەوە کە هیوادارم نێتە پێشەوە گەرە شرایەتە چونکەمە چێشمەکێشی بینی ئەم چێشمەکێشە عێراقی لەسەر بیناکراوە شەماڵگیان ئەم چێشمەکێشە بینی ئەم فیدرالیزمە قەومیە کە ئەمانوت ئەمە هەمیشە خەڵکی کوردستان و خەڵکی بەشەکانی تروسون و شیعەوەکو نارنجۆکێکی ئەڵقەدەرهێنرا و بە ناسنامەی قەومیانە بەرامبەر بە یەک ڕائەگرێ و هەمیشە ئەگەری تێکەڵچوون هەیە سەیری کەرکووکە سەیری داگیرکردنی زەویەکان و عەرەبەهێن و ئەم لەولاوە محاوەلاکە ئەو لەولاوە محاوەلاکە مەبەستمەوەیە کە ئەم وەزعیەتە سەرەتانیە سایە ئەکا بەسەر چێشمەکێشی هەتا چینایەتیە خەڵکی کوردستان زیاتر لە نیو سەدەیە لە ژێر سایەی کابوسی قەومیە بواری نەداوە هەلومەرجی چینایەتی کرێکاران و زەحمە کێشان و خەسڵەتی چینایەتی کۆمەلگا بێتە دەرەوە بزوتنەوەکان بە ئاسۆ ئاماژ و فوقی خوانەوە قسە بکەن هەمیشە کابوسی ئەمە بەسەر بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی کۆمەنیستی و بواری نەداوە هەمیشە مەوزوعی مەسەلەی میلی و مەسەلەی کورد بۆ بە مەوزوعێکی گەورە بۆیە هیوادارم مەسەلەی ڕوو نەدا ئەگەر ڕووبا چونکە من باوەڕم وانە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد ڕاستێکی یەکێتی و پارتی ڕسوا بوون لە لای خەڵک بە پێی کارنامەیە کە هەیەە بەڵام ناسیۆنالیزمی کورد بزوتنەوەیکی بەهێزە سبەینێ توانێت لە چوارچێوەی هێزێکی ترا یەک هێز بەسیچکە ئەوە حەشدی شعبی هاتن بۆ کوردستان یەکێتی پارتی هەچیمان زیوە بیخەنە ئەولاوە خەمتان نەبێت موچەنە دراقەی ناکە ئێستا مەسلەی نەتەوەی کورد و مەسلەی نەتەوەی کورد مهمە مەسلەی ئەزمونونەکە مهمە بەم شێوەیە و بەم تەبلیغاتە شۆڤێنستی ناسیۆنالیستی بە بڕای منەتوانن هێزێکی گەورە بەسیچکەن ئەگەر ئوفوقێکی تر لە بەردەم کۆمەلگایان نەبێت من ئەڵێم خەڵکی کوردستان دەبێ کارێ بکەن دوایی باسیەوەکەین کە چۆنەکرێ ئەم ناڕزایەتیانە ئوفوقێکی پێ بدرێت دەبێت وەکو حزبی بۆشویک بکەن ئەزانێ حزبی بۆشویک ئوفوقێکی خستە بەردەم کرێکاران هەم دژی جەنگ بوو خوازار و جەنگ بوو ئەستێ هەم دژی قەیسەر بوو حتمما دواتر ئەچینە سەرەوە باسێک کە جوڵانە ناڕزایەکان چۆنی بەرەو پێش بەرین و ئەوانە بەڵام دیارە حزبی کۆمونیست دەتوانێت وەکو حزبی بەرشەفی بکە یا مەسەن حزبی شوێعی بۆ نەتوانێت وەکو حزبی بەرشەفی بکە جەماوەر وەکو حزبی بەرشەفی ناکە یعنی جەماوەر ئەوە ئەکە کە جەماوەری رووسیا کردە بەرحاڵ بەس من ئەزانی چۆنەتە من دێمەوە سەرم خاڵە ئەم خاڵەتە ئەکید لەکەمەوە ئەوەی کە لە کوردستان و عێراقا ئێستا مەوجودە ئەمە باری ئاسایی دۆخەکەی ئێمە لە بارێکی ئاساییە ناژی ئەمە باری ئاساییان کۆمەلگای ئێمە قوبوڵمانی ئاوایە یعنی مەبەستم ئەوەیە کە ئێمە وانە ئێمە لە ترانساکشنێکا بین ئێمە لە پرۆسێکی تەحولا بین ئێمە لە پرۆسێکی جێژاوێکا بین و ئەم جێژاوە سەرنجام ئەتوانێت کۆتایی بێ وانە ئەم جێژاوە وەک چۆن لە لوبنانە 80 ساڵ درێژەی کێشاوە ئەتوانێت لە عێراقا 100 ساڵی تریش درێژە بکێشێ و 100 ساڵی تریش پارتی و یەکێتی جوزئێکی لایەنفەک و جوزئێکی نادانەبراوی ئەو سیستەمەن کە لە عێراقا هەیە ئەو سیستەمەی لە عێراقا هەیە بێچێتی و پارتی و ئەچەرخێ یەکێتی و پارتیش بۆ سیستەمەوە ئەچەرخە
هیچ کاتێک وای لێ نایەوە هیچ کاتێک تەوازنەکان ناگاتە ئەو ئاستەی کە بێت و دەسەڵاتێک کە ئێستا بەو تەبیعەتەی ئێستا هەیەی ناڵێن دەسەڵات تەبیعەتەکەی بگۆڕێ ناڵێن دەسەڵاتێکی فاشستی بێتە سەر حکوم حیزبێکی ناسیۆنالیستی وەکو حیزبی بەعس بێتە سەرکار و ئەوان ئەو وەختە ئەم دەسەڵاتی کە ئێستا بەو جۆرێک کە ئێستا لە عێراقا هەیە ناتوانێت جارێکی لە جارانی تر بێتەوە کوردستان و کوردستان بە حساب دەرگیری ئەو وەزعێتە بکە لە ڕابردووە بووە و مەسەلەن بەم ئەتیبارەش ململانی قومی و ململانی طائفی و ململانی مەذهبی ئەساسی ئەم سیستەمەیە بەڵام ئەمە فەرقی هەیە لەگەڵ چەوسانەوەی نەتەوایەتیە چەوسانەوە سەمی نەتەوایەتی دەوڵەتێکی مەرکەزی بوو ئەقەلێتێکە چەوسانەوە ئەمە دوو گروپن پارتیش لە مستەوای دەسەڵاتی حکومەتی مەرکەزیایە وەکو ئەو جەردەیە وەکو ئەو خوێنمەژی خەڵکی کارگەر و زەحمەتکێشی کوردستانە خەریکن لەسەر داهاتەکانی چەشمەکێشەکەن